هەر کاتێک باز لە هاتنی وەرزی سەرما بکرێت هاوڵاتیان دابینکردنی نەوتی سپیان وەک مۆتکا دێتە بەرچاو بەتایبەت کە دەبینن هەر لە وەرزی هاوینەوە نرخی بەرمیلێک نەوت گەیشتووە بە نزیکەی 300,000 دینار. هاوڵاتیان دەپرسن بۆچی حکوومەتی عێراق دەتوانێت بەرمیلێک نەوتی سپی بە 40,000 دینار دابەش بکات، بەڵام حکوومەتی هەرێم لە وڵاتێکی پڕ لە سامانی سروشتیدا بەرمیلێک نەوتی ماڵان بە زیاتر لە 100,000 دینار دابەش دەکات، هێشتا منەتیش بەسەر خەڵکدا دەکات. بەحەقەت ئەگەر بێت و بەرەڵە گرانە بۆ لەبەرەوەی خۆیان ئێستا کۆمپانی نەوتیانەیە خۆمان نەوت دەرەکەین، یعنی بۆ ئێستا بەغدا بتوانێت بە 50,000 و بە 30,000 بتوانێت تەوزیعەکە بۆ ئێمە نەتوان هەر لە خۆیان بیکردنەوە بیدەن بە ئێمە هەردی خۆیانە هەر کۆمپانەکەی خۆیانە لەوان بکردنەوە کاکە بیدەن بە ئێمە بەس کاکە سەتەکە زۆرە با 50 بێ با 60 بێ. ئێستا مەجاالە ئەوانی لە بازار ڕەش دەفرۆشنەوە خۆیان هاوشەستە پشتە گرانیان کردیا تقریبا نزیکەی 300,000 بنویلی. ئێستا بەخۆی سەرما ئێستا بارانێک باری سەرما دارێت تا مەزبوری سۆبەی پێکەی نەفتیش نەویدەی بیکڕی مەزبوری چاوەڕێ ناکەی حکوومەت بداتێت سەیمانچکە ڕاستی بەتاکیدش 20 ڕۆژ پێش نەورۆزی دابەشیەکە. سەبارەت بە دابەشکردنی نەوت و زۆری نرخەکەی کە بۆتە مای نیگەرانی هاوڵاتیان وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم بە وەکالەت دەڵێت حکوومەت هەر بەرمیلێک نەوت بە 284,000 دینار دەکرێت و بە 100,000 دینار دەیداتەوە بە هاوڵاتیان. ئێمە چواردەی هەشت داوا ئەنجومەنی وەزیرانمان کرد بوو دابیکردنی ئەم بڕە سوتەمەنیە بوو ناوچەی شاخاوەکان هەمان کاتمە البەغاژی داواکردنە بەڵام هەتا ئێستا نە هیچ نەوت هاتووە نە تەنها وەکو وعدێک گوتینە پاش مانگی 11 بەس ئایا جێبەجێ دەکەن ناکەن ئەو کاتە هەکە هات بچەند دێژی هات ئەو سعرەژی دەنە هەوڵات بەرمیل 284,000 مانکەریە ب 100,000 دەدەن 35% هاوڵاتی دەدات 65% دەعمی پاڵپشتی حکوومەتی هەرێم. ئەمەش لە کاتێکدایە پەرلەمانتاران بە یاداشت و نووسراو داوایان کردووە حکوومەت بە نرخێکی گونجاو نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکات دووپاتیشی دەکەنەوە ئەو نرخەی بۆ دابینکردنی نەوتی حکومی دانراوە زۆر بەرزە و لە توانای هاوڵاتی بەدەرە. بەداخەوە ئەوەی دوێنێ وەزارەتی سامانە سروشتیەکان بڵاوی کردەوە جێ نیگەرانی هەموو خەڵکە نەکەر پەرلەمانتاران ئەو نرخەی دانراوە نرخێکی زۆرە و ڕەنگە ئەو بەرمیلێنەوەتە بەشی هەموو هاوڵاتیان نەکاتن و ڕەنگە خەڵک زیاتر لەوە پێویست بێ حکوومەتی عێراقی نەوت وە کەمتر لەوە دابەش دەکە بەسەر هاوڵاتیاندا و لە ماوەی ئەو ساڵانی ڕابردوویدا لەو ناوچانەی دەرەوەی هەرێمی کوردستان و لە عێراقیشا یعنی زیاتر لە 3,000 نەوتیان دەدات هەر جاری 100 لتر پتریان دەداتێ بەڵام نرخەکەی زۆر کەمە ڕەنگە هەر لە حدودی 15,000 دینار بی بۆ 100 لتر یعنی تقریبا 30,000 دینارێک دەکە بەڵام ئەوەی کوردستان سێ بەقەدەر ئەوەی کە بەغدای وەردەگیری. دارەزای نەفمان هەیە. بڕیار بوو ساڵی ڕابردوو بە 50,000 دینار هەر بەرمیلێک نەوتی سپی بەسەر هاوڵاتیان دابەش بکرێت بەڵام لەگەڵ دەستپێکردنی قۆناغی سێم و گەیشتنی بەناو سەنتەری شارەکان نرخەکەی بۆ 90,000 دینار بەرز کرایەوە جگەلەوەش بەشێکی زۆر لە هاوڵاتیانی سەنتەری شارەکان نەک هەر کێشەی زۆری نرخەکەیان هەبوو بەڵکو تا کۆتایی زستان و بە ئێستاشەوە نەوتەکەیان هەر پێنەگەیشت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.